139 ساڵ لەمەوبەر دەست بە دروستکردنی ئەم تەلارەی شاری بەرشەلۆنە کراوە و هێشتا تەواو نەبووە. ساگاردا فەمیلیا شاکارێکی سەدەی 19می ئەندازیاری ناوداری کەتەلۆنی ئەنتۆنی گۆدیە. بڕیار بوو ساڵی 2026 تەواو ببێت و بکرێتەوە، بەڵام ڤایرۆسی کڕۆنا بووە هۆی ڕاگررتنی بۆ ماوەی چەند مانگێک و ئێستا کاتی تەواوبوونی دیار نییە. هەرچەندە تەواو نەبووە، ساڵانە نزیکەی 5 ملیۆن گەشتیار سەردانی دەکەن. I just saw it for the first time just like 5 minutes ago. پێنج خولەک لەمەوە پێش بۆ یەکەم جار لە ژیانمدا بینیم. زۆر گەورەیە، زۆر سەرسوڕهێنەرە. پێم وایە کە تەواو بوو زۆر زیاتر سەرسوڕهێنەر دەبێت. کاتێک کرینەکەلا دەبن و تەنیا باڵەخانەکە دەبێنێتەوە. ساڵی پار بەهۆی ڤایرۆسی کڕۆناوە هەرنەک کاری تەلارسازی لە پرۆژەکە وەستا، بەڵکو و گەشتیارانیش بە ڕێژەیەکی بەرچاو کەم بوونەوە. ئەم شوێنە سەرچاوەیەکی دارایی گرنگە بۆ بەرشەلۆنە و هەر سەردانکەرێک بە 26 یۆرۆ دەتوانێت بچێتە ژوورەوە و بەشە تەواوکراوەکانی ببینێت. Provocó que se pararan las obras. ڤایرۆسی کۆرۆنا بووە هۆی وەستانی کاری تەلارسازی. بۆ ماوەی نزیکەی ساڵێک هیچ کەس سەردانی نەدەکردین. هیچ بودجەمان بۆ نەدەهات. داهاتێکی کەممان هەبوو. بەڵام بۆردی تەلارسازی بڕیاریدا پرۆژەکە بەردەوام بێت. یەکێک لە 6 تاوەرەکانمان تەواو کردووە. تاوەرە نیمچە بازنەیەکەی مەریەمەی پاکیزە، بۆ ئەوەی هیوا بۆ دنیا بهێنێتەوە و نیشانی دنیا بدەین سەکاردا فامیلیا بۆ پێشەوە دەڕوات. بەڵام تەواوکردنی ئەم تەلارە مەزنە مشتومڕ هەڵگرا لە بەرشەلۆنە، چونکە دەبێتە هۆی دەرکردنی نزیکەی 15,000 دانیشتووی دەوروبەری باڵەخانەکە. A ver, la propuesta nuestra, tanto para el ayuntamiento como... پێشنیاری ئێمە بۆ حکوومەت و بۆردی تەلارسازی ئەوەیە کە ئێمە زۆر ئاسوودەین لە ماڵەکانی خۆماندا. ئەو ماڵانەمان بە پارەی خۆمان کڕیوە و یاساین. شاری بەرشەلۆنە بێگومان دەبێت چارەسەرێک بۆ گرفتی و خەڵکە بدۆزێتەوە کە دەبێت واز لە خانووەکانیان بهێنن. بەڵام ئەو گرفتی گەشتیاران نییە کە بەردەوامن لە چێژوەرگرتن لە دیمەنی جوانی تەلارەکە. No, è bellissimo, alla fine ancora deve essere finita di... زۆر جوانە، هێشتا تەواو نەبووە، کە تەواو بێت زۆر جوانتر دەبێت. دەتوانین چێژ لە بینینی تەواوی تەلارەکە ببینین. بە درێژایی 172 مەتر و نیو، ساگاردا فەمیلیا کە تەواو بوو دەبێتە بەرزترین کڵێسای جیهان.